جێگیرکردنی ئەم کامێرانە مشتومڕی ناوەتەوە. لە سلێمانی بەرپرس، شۆفێر، هاوڵاتیانیش قسەیان لەسەر کرد. زۆرترینی ئەوانەی نیگەرانن و قسەی لەبارەوە دەکەن شۆفێرانن. دانانی خاڵ بۆ خاڵ ڕەت دەکەنەوە. چکم لە مەساڵحی سایق نییە، لەبەر ئەوەی هۆکارەکەی غرامەکانی زۆرە، غرامەکانی گەلێ زۆرە و دوا ئەوەش ئێمە کامێرەکان ئەمەندە زۆرە هیچ شۆفێرێک بڕا ناکەم لێ دەرچێ بەبێ غرامە ماگانە. بە گوێرەی ئامارەکان لە ماوەی چەند ساڵی ڕابردوو ژمارەی قوربانیانی ڕووداوەکانی هاتوچۆ لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. ژمارەی قوربانیانی ڕووداوەکانی هاتوچۆ زۆر زیاترە لە مردن بە نەخۆشیە کوشندەکان و بەردەوامیش لە زیادبووندایە. بۆیە دانانی ئەم کامێرانە دەبێتە هۆی کەمکردنەوەی ڕووداوەکان و شارەزانی هاتوچۆش دەڵێن کەس ناتوانێت یاسا جێبەجێ نەکات. ئەوەی کە تۆزە گرفتی دروست کردووە بە نسبەت ئەم کامێری پۆینت و پۆینتەوە باڕای من بریتێ لە دوو خاڵ، خاڵێکیان شێوازی دانانەکەیەتی، خاڵێکیان شێوازی گرێبەستەکەیە. جنا بە دەرلەوە بۆ چوونمون هەموو شارەزایان، هەموو کەسانی کە شۆفێر بن کە شارەزایان هەبێ با بەڕێبەرایەتیەکانەوە کە پەیوەندن بەم کارەوە کەس ناڕازی نییە لەوەی کە یاسا سەروەر بێ. کامێرەکانی خاڵ بۆ خاڵ کە مەبەستیان کەمکردنی ڕووداوەکانی هاتوچۆیە و کەمکردنەوەی ژمارەی قوربانیانە، بە گوتەی شارەزایان پێویستە شۆفێران خۆیان هۆشیار بن، چونکە ئەوەی دەوترێت لەسەر کامێراکان بۆ بەلاڕێبردنێتی ئەگینا پابەندبوون بە ڕێنمایەکانی هاتوچۆ لە بەرژەوەندی شۆفێرانە. دانانی کامێرەکانی خاڵ بۆ خاڵ ئەگەرچی ناڕەزایەتی بەشێک لە شۆفێرانی لێکەوتووەتەوە، بەشێکی تری شۆفێران دەڵێن ئەگەر هیچ سوودێکیشی نەبوو بێت ئەوە وای کردووە ئۆتۆمبیلی دەوڵەمەند و هەژارێک لەسەر شەقامەکان بە یەک ئاز بڕۆن و ڕووداوی هاتوچۆ کەمتر بکاتەوە. ئارام بەختیار، کوردستان 24، سلێمانی.